بەڵام بە نسبەتی ئەمانی تریشۆ کە دنیایان گردووە و لەبەر خاتی دنیا وازیان لە دینداری هێناوە، وازیان لە فەرزەکانی هێناوە، بەڵکو هەر هەڵپەی دوای پارە و پول و هەموو شتێکی دنیایین، ئەم سیارەکە گۆڕن بە سیارەیەکی تر، ئەم خانەکە گۆڕن بە خانەیەکی تر، هەموو شتە دنیایەکانیان دەرەجەیەکە. بەڵام کاتێ دەیتە سەر دینەکە هەروە وەشلێک ئەگەر نوێژێ جمعە بکەن، ئەگەر ڕەمەزانان بە ڕۆژوو من هەموو شتێکی دینیان تەرک کردووە، ئەگەر پرسیاری بچووکترین مەسئلەی دینیان لێ بکەی نایزانن، کاتی ئەڵێ بۆ نازانیە وەڵڵا خۆ من مەلا نیم. ئاخر بۆ براکەم خۆ ئەم دینە هەرگی مەلا نییە، ئەم دینە هی هەمووانە، هەموو ئەبێ ئیسفادەی لێ بکات. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ إن من إجلال الله تعالى إكرام ذي الشيبة المسلم وذي القرآن غير الغالي فيه والجاف عنه وذي السلطان المقسط. حديثك ألباني أفرمي صحيحة. أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم فرموي للريز لناني خواي پروردگار الريز لمسي اشتا بگري، يعني هر كسي الريز لمسي كسا بگري الريزي لخواي پروردگار گردوه، هر كسي الريز لمسي اشتا بگري برابر الريز كانم ريزي لخواي پروردگاري گرتوه. زور مهمة ايما امسي اشتا مانتيابي زور مهمة. يكم ريز گرتن لپیایەکی ریش سپی، ئیتر باوکت بێ، مامەت بێ، باپیرت بێ، دراوسەیەکتان بێ، پیاوێک بێ لە خەڵکی شارەکە، هەر کەسێک بێ. های لە وڵاتێکی غەریبیا و پیاوێک دێتە ناو پاسێکەوە، سەرکەوێ لە پاسەکەی پیاوەکە گیانی ئەلەرزیە و پیاوێکی بەتەمەنە تۆ شوێنێکی باشت هەیە، سەیرەکەی شوێنێکی ترنی ئەو دانشێ لەبەر خاتری خوا هەڵ ئەسی و ئەیخەیتە شوێنەکەی خۆت. ئەو ڕێزە لای خوای پەروەردگار زۆر گەورەیە، ئەوە ڕێزە لە خوای پەروەردگار. هەر کەسێ ڕێز لە پیاوی ڕیش سپی مسلمان بگرێ ڕێزی لە خوای پەروەردگار گرتووە. هەر کەسێ ڕێز لە خاوەن قورئان بگرێ، ئەوانەی کە قورئانیان هەڵگرتووە، هەڵگرانی قورئان. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم وەسفێکی بۆ دائنا، نەک ئەوانەی کە زیادە ڕەویتیا ئەکەن، نەک ئەوانەشی کە شل ڕەویتیا ئەکەن. هەر کەسێ ڕێز لە خاوەن قورئانێ بگرێ، بەڵام ئەو خاوەن قورئانە زیادە ڕەو نەبێ، شل ڕەویش نەبێ، ئەوە خوای گەورە ڕێز لەو کەسە ئەگرێ کە ڕێز لە هەڵگری قورئان ئەگرێ، لەو کەسە ئەگرێ کە قورئانە لە دڵێ. هەروەها ڕێزگرتن لە دەسڵاتدارێکی دادپەروەر. حاکم و دەسڵاتدارێکت هەیە بەڵام دادپەروەرە، فەرقی بەینی ئەم و ئەو ناکات، فەرقی بەینی ئەولاد و کەس و کارەکەی خۆی ناکات لەگەڵ مسلمانانی ترە. هەموو مسلمانان و یەک چاوسەیر ئەکا، درۆیان لەگەڵا ناکا، فێڵیان لەگەڵا ناکا، خەم و پەژارەی مسلمانانێتی. هەر کەسێ ڕێز لەو دەسڵاتدارە بگرێ و بە قسەی بکا و گوێڕایەڵی ببێ و احترامی بگرێ، ڕێزی لە خوای پەروەردگار گرتووە. زۆر مهمە بۆ خۆپاراستن وەسەتەکەمان لەبیر نەچێ. برا بە ڕێزەکان، وەسەتەکەمان لەبیر نەچێ. لە هیچ کاتێکە زیاد نەخەینە سەرشانی خۆمان کە پێمان هەڵناگیرێ. دائما بە نەرمونیانی بڕۆین بۆ شتەکان، هەموو شتێ بە هەنگاو بە هەنگاو، حتا تەنانەت حرامەکانیش برا بە ڕێزەکانم ئەگەر هەنگاو هەنگاو بۆی بڕۆی وازی لێبێنی بڕات بێتوانی وازی لێبێنی. ئیسە بۆ نمونە جگارە کێش، طبعا جگەرە حرامە، ئیسە عولەما متفقن لەسەر حرام بوونی. لە ئەوەڵۆ لەوانەیە پێش 50-70 ساڵ بە لەیسە هەندێک لە عولەما نەئەزانی زەرەری جگەرە چەنە، نەئەزانی، بۆیە لەوانەیە بیوتایە مەکروهە. بەڵام ئێستا هەموو عولەما ئیجماعیان هەیە لەسەر ئەوەی کە جگەرە حرامە. بۆ نمونە کابرایەک ئەڵێ مامۆستا من ناتوانم جگەرە وازی لێبێنم، ئەی خۆ ڕەمەزان باشترین تەدریبە بۆی بتوانی وازی لێبێنی. و غەیری ڕەمەزانیش تۆ ئەگەر 20 جگەرە بکێشی لەر شەو ڕۆژێکە، تو گشت هەفتەیە قەرار بدە جگەرەیەک بخەیتە لا. گشت هەفتەیە، هەفتەی یەکەم بڵێ من 90 ئەکێشم، هەفتەی دوم بڵێ من ئەیکەم بە 80، هەفتەی سێم بیکە ئەیکەم بە 17، ئەمجا ئەیکەم بە 16، ئەمجا بە 15، ئەمجا 14، حتا دەی هەفتە بە هەفتە وعد بدە بەخوا، لە ئەخیرا تەماشا ئەکەی لە ماوەی 20 هەفتەیە تۆ جگەرە ناکێشی، واستیش لێ هێناوە. هەموو حرامێکی تر ئاوایە برا بە ڕێزەکان. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت
وفرعها في السماء